والله دوو کوڕم ڕۆژێک هەڵگرتن لە گوندێکی تر بووم زانم کەوەی گوندەکەی خۆمان وتم وەرە سوای سیارە بن ئەم دوو کوڕە بەهۆی لەگەڵ سەرڕەشەکانە بام لەگەڵ موسڵمانەکان هاتوچۆی زۆر کردبوو هەندێک تەبیعەتی ئێمە فێر بوون بۆی ئەم ناسین یعنی یەکێک لە کەلتورەکەی ئێمە گولە بە ڕۆژە خواردنە بۆ نمونە وتم نانتان خواردووە گوتی نانمان خواردو تێرین گوتم ئەگەر نانتان نەخواردووە ئەچینەوە ماڵە و نان ئەخۆین وتنا نانمان خواردووە مش ئەزانم منداڵی ئەڵمان مستەحیلە نانی خوارد بێت چونکە زار ماڵێکی سارد و سڕە دایک لە ماڵی نییە باوکی دیار نییە وتم چیت خواردووە تی وڵای گوڵە بە ڕۆژەم خواردووە گوڵە بە ڕۆژەم خواردووە سبحان الله یعنی کەی گوڵە بە ڕۆژە بۆتە خۆراک ئەم داماوە کوڕەشی 13 برا بوون 13 و 15 ساڵانێک بوون یعنی گوڵە بە ڕۆژە لای ئەوان بۆتە بە خۆراک لە چێش فێر بووە لە ئێمە فێر بووە فێرە گوڵە بە ڕۆژە بووە لای ئەو بۆتە خۆراک ئەم داماوانە واللهی سەیرەکەی ئەڵێ یعنی ئەڵێ پرزەردی چاوشینە ئەڵێ لەوانەیە زۆر خواردنی خۆش بخوات واللهی چەندین جار با بڵێن خواردنمان بردوتە قوتابخانە کاتێک منداڵەکان قوتابخانەیان تەواو بووە ئیتر ئەوەی بە بۆنەی دایکاتی و باوکاتی و ئاخر ساڵە و ئاخر ڕۆژە هەر کەسە و داوایان لێکردی خواردنێک ببین جاری وا هەبووە دۆڵمەمان بردووە جاری وا هەبووە بریانیمان بردووە باوەڕ بکەن لەو مەنتقەکەی داینا هەر ناوماگمان بەوە دەرکردو کە خواردنمان خۆشە هەروەک خۆتان ئاسایی یعنی ئەوە نەک بڵێ ئێمە خواردنمان خۆشە ئەوە هەمومان کە باسەکەین لە ئێمە باشتر بەخراترینە ئێوەی بەڕێز و خۆشەویست بەڵام وەکو ئاماژە ئەڵێ یەکی لە ئافرەتەکان هاتووەتە لام وتی ئەو خواردنە خۆشی خێزانەکەت لێ ئەنێ ئەو پۆلەکەی سەفەکەی پڕ کرد و بۆی چەندە خۆش بوو ئەڵێ هەندێکم بردەوە ماڵی بۆ منداڵەکانی تریشم و ئیتر والحاصل يعني باسی شتێکیان نەکرد کە ئەنەما لە بەهەشتە ئەسوڕانەوەتەوە لەبەرەوەی دۆڵمیان خواردووە یان بۆنی هەبووە ئەڵێ غورفەکەی پڕ کردووە ئەوان چیان هێناوە یان پەتاتیان هێناوە سۆریان کردوتەوە یان پەتاتیان کوڵاندووە یان خیاریان شەقشەق کردووە یان تەماتە و ئیتر ئەو شتانیان وەرور کردووە هیچی خۆراک نین بۆیە کە خۆراکێکی وابین وەکو ئەوەیە کە تۆ خۆراکی فەقیر بدەیت بۆیە بەڕاستی عنهم فلا تعجبك أموالهم ولا أولادهم هەر خۆراکی خۆمانە یعنی ئەوان دەتوان وەکومە بکڕن بەڵام لەبەر ئەوەی دایک و باوک نەماوە دایکاتی نەماوە هێلانەکە نەماوە بۆیە بینی منداڵەکانی سەرگەردانن بەداخەوە خواردنێکی خۆش ناخۆن لە ماڵەوە بۆیشە بە تێپەڕاندنی کات لەسەر ئەم وەزعە نەمانی نانی گەرم نەمانی باوک لە ماڵەوە نەمانی نەبوونی خوشک و برا نەمانی ئامۆزا و کوڕەپلک و کوڕەمام و کچەپلک و کوڕەپلک و ئەوانە ئەم ژینگە نالەبارە وای کردووە کە هیچ تام لەو مادانە نەکە کە دایک و باوکە یاخود دایکەکە بۆی فراهەم هێناوە ئەمانە کۆمەڵێک کێشەنە کە بەڕاستی بەداخەوە تووشی منداڵانی ڕۆژ ئاوا یاخود بە ڕۆژ ئاوایی کراو بوونە وڵاتەکانی ئێشمان خۆشمان لاسایەنەکەنەوە بۆی شانازیەکە بۆی کە ئایپادەکی بە 6 وەرەقە بۆ منداڵەکەی کڕیوە تەلەفۆنێکی بە 10 وەرەقەی بۆ کڕیوە بەڵام نازانێ ئەم پەروەردەیە منداڵەکان سەقەتەکە نەخۆشەکات هەروەک چۆن ڕۆژ ئاوایەکان منداڵەکانی خۆیان سەقەت کردووە و پەروەردەیەکی سەقەت و ڕێژەی نەخۆشبوونی منداڵەکان ڕۆژ بەڕۆژ لە زیادبووندایە